بەنای خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێ بێم کاتتان باش. بەرنامە و ڕیپۆرتاژ ئەم جارەمان تایبەت کردووە بە دانانی پێوەری ئاو لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری. لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە هاوڵاتیانی سنوورەکە ئاگادار کراونەتەوە بە دانانی پێوەری ئاو بۆ ماڵەکانیان. وەلا ئەگەری نەبەستنی پێوەری ئاو بۆ ماڵەکانیان ئەوە بە بڕێک پارە غەرامەی مادی دەکرێن. لەم بەرنامە تایبەتەدا ئەم پرسیارانە ڕوبەڕووی هاوڵاتیان دەکەینەوە. ئایا تا چەند لەگەڵ دانانی و بەستنی پێوەری ئاوی بۆ ماڵەکەت و ئایا پێت وانە لەم بەردەوامی بێموچەوی قەیرانی دارایەدا ئەمیش ئەبێ بە بارگرانێکی دیکە بۆ سەرشانی تۆ و باشروانە بوو حکومت لە بری ئەوە بیر لە بڕینی ئەو هەموو زیادە ڕۆیانە بکاتەوە کە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو لە سنوورەکەدا. ئەمانە و چەندین پرسیاری تر ڕوبەڕووی هاوڵاتیان دەکەینەوە. ئێوەش لەگەڵماندا بن فەرمونون. سەرەتا گرنگەوەی مەبزانین شتەکە کە دابنرێ یاساییە بێ قانونیە بێ یەکسانیە بێ ئەوە ئەساس بزانین. بەڵام تۆ لە کوردستانە بەتابێت لەم شارێمە هیچ شتێک یاسایی نییە. جگەلەوە تۆ ئاوەکە لە هاوێنانە 9 ڕۆژ جارێ 10 ڕۆژ جار دێتەوە لە هەموو لاشتیوان نەبووە. ئەمە یاسانی اینجا دوای کە ساعتەکەشی بۆ دانە دێسیرەکە سێرکە بە 100,000 نەگاتە ملیۆن. یعنی ماڵ خەڵکە بیستنیاڵێ ملیۆنم بواتەوە. ئێمە کەواتە ڕاست نییە ئەمە یاسایی نییە. ئەمە فێڵ لە خەڵکە کرێ. من بە هیچ شێوە لەگەڵانیم بە هیچ شێوە ڕازیش نیم بۆ دانانی. پێتان وان نییە لەم بەردەوامی قەیرانی داراوی بێموچە ئێمە بێ بە بارگرێنێکی تر بۆ سەرشانی هاوڵاتی؟ ئەکەی دەکەیسا من لای سەد چاکەم دانیشتومە وەڵی بە هەفتە بە دەڕۆژ زیادە چاوەڕێکم پارەی سەد چاکردەکەم پێ دەدە چۆ بۆی سەری پێچاکەم باریا چۆ بدەم. ئێستا من حاڵیان لە ڕێەوە شباوشە بڵم 98,000 ناحومەتە بە پاشە کەوت و بە فێڵڤەرەجا 98,000 ملیۆن ئەفوان 92 ملیۆن ناحومەتە. وەڵی بۆ سەد چاکردن چاوەڕێکم پارەم پێوێ بۆ چاکردن. اینجا چۆن پارەیا بدەم چۆنەوەی نەمکەم نەوەڵاوی شوێ ڕازی نیم. پێتان وانێ دانانی پێوەر بۆ شوێنێکە کە ڕۆژانە ئاوی یاخود لانیکەم ڕۆژ نەڕۆژێ بەڵام لێرە وەسپی ئاو لە 8 ڕۆژ و 10 ڕۆژ و بەتاکی لە ناحیەکان 10 ڕۆژ شتێ ئەپەڕێنێ. کی دوایە خۆی وەکووتمان وەکو یاسایی بێ معقول نیە شارێکی وە کە لە هاوینە یا لە زستانی شەستا حالێن من دەقرێمی ئێستا ئەمڕۆ 5 ڕۆژەوە من نادوێتەوە. ئێستا ئەمڕۆ هاتە حالێن بێ ئاو بماتوە دەرەوە 5 ڕۆژەوە من نادوێت قەول ئەمڕۆ بێتەوەی تێکە بێتەوە نێتەوە ئەبێ خوا ئیزانێ کەس نایزانێ. پێتان وانە بوو پێشەوەی بیر لە دانانی پێوەر بکرێتەوە باشتر بوو ئەو هەموو زیادە ڕۆی کە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو لەلایەن بەرپرسان و کەسانی دەشڕۆژ ئەوانە ببڕدرێ دوای ئەوە بیر لە دانانی پێوەر بکرێتەوە؟ کی دوایە بەڵێ خۆی دانانی پێوەریش لە مەسحاتی چەند کەسێکە یانی تەنها بۆ ئەوەیە پێوەرەکە دانێ و پارە لە خەڵک وەگرێ و کاسبیە کە کاسبی خۆیانە دۆزنەوە. جگە لە کاسبی بۆ خۆیان لیزمان بیر لەوە ناکەنەوە چۆن خزمەتی خەڵکی بکەن چۆن لە بەرژەوەندی خەڵکی بێوان کاسبی بۆ خۆیانە دۆزنەوە. داواکاری ئەو چی وەکو هاوڵاتیان ئەم سنوورە؟ وەڵی داواکاری ئەومە ینی نازانم داواکاری ئەومە ژیان بگۆڕێ تر حکومەتە گۆڕێ وڵاتە گۆڕێ هەموو شتێ بگۆڕێ ژیان بگۆڕێ بە تەواتی بێزارم. وەکو هاوڵاتیەک وەکو چالاکێکی مەدەنی کاکاسۆ تا چەند لەگەڵ دانانی پێوەری ئاوی لە سنووری قەزای چەمچەماڵ کە لە چەند ڕۆژی ڕابردووە دیارە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە هاوڵاتیان ئاگادار کرانەوە بە بەستنی پێوەری ئاو وەلا ئەگەری نەبەستنی ئەوە بە بڕێک پارە غەرامەی مادیەکرێت. وڵای من بە بەردەوامی لەگەڵ ئەویان هەموو شتەکان بە سیستەماتیک بکرێت بەڵام بەپێی قان و کورد قسەیەکی هەموو شتێک بەخێ و خێش بەمانە هەر زۆر عیبەیەکی گەورەیە هەر زۆر لەنجیەکی گەورەیە بۆ حکوومەتی هەرێم و بۆ ئەو شوێنانەی کە باسی پێوەری ئاو بکەن لە چەمچەماڵ بە تایبەتی لە چەمچەماڵ لە کاتی دروستبوونی ئەم قەزایەوە تا ئێستا بێ ئاوە لەم زستانەدا کە ئێستا زستانە خەڵک کەمترین ئاو سەرفەکە ڕەنگە لە ماوەی 5 ڕۆژە 2 سعات ئاو بە هاوڵاتیانی چەمچەماڵ بدرێ لە هاوینە ئەو 4 ڕۆژ و 5 ڕۆژەوە بە 12 ڕۆژ و 13 ڕۆژاتە لە 13 ڕۆژە تا بۆ 2 هەفتە 2 سعات ئاو بە هاوڵاتیانی ئەم شارادرێ و ڕەنگە ئاوەکە 100% گونجاو نەبێەوە 100% تەندروست نەبێ. یعنی ئەم ئاوەی کە بەڕاستی ینی پێوەری ئاو بۆ شوێنێک داڕێ کە ئاوی 24 سعاتی بێ کە ئاوی بەردەوام بێ کە بتوانێت مەسەلەن ینی بۆی کە خەڵک ئاو بە هەدەر نەدا ئێمە و 2 سعاتی ئەومان بۆ دێت کە بۆ خەڵکی چەمچەماڵ ئاو بەردرێتەوە تەنها فرای ئەوەکەین بکەینە تەنچەکانەوە ئەگەر بکرێت زۆربەی ماڵەکان ڕەنگە ئێسش بە موزەخە و چەندین موزەخە و چەندین ئامێری تری پەمپ و نازام چی ئەمانە ئەو جا بتوان بەو 2 سعاتە ئاو گلەودن بەڕاستی نەنجیەکی گەورەیە حکوومەت یا هەر کەسێک کەرتی تایبەتە چێە باسی ئەو بکە کە پێوەری ئاو بۆ چەمچەماڵ داهێنرێت چکە
ئەوە بۆ شوێنێکە بێت بۆ وڵاتێکە بێ حکوومەتەکەی ئاوێکی خاوێن بە بەردەوامی بگەینێتە ئەو ماڵە بۆ ئەو شوێنە بووە لەو کاتێ ئەتوانێت پێوەریشی ئاودابنی و لەسەر هاوڵاتیان حسابی بگایسە لە چەمچەماڵ و شوێنەکانی ترەگە بچیت تۆ قیاسکەی بە هەزاران و بە سەدان فیلتەر دانراوە لە ماڵەکانە بۆی ئاو پاکاتەوە ێستا خەڵک خۆی ینی خەریکی پاکردنەوەی ئاوەکەی لە ماڵە ئەوش ئەگەر فیلتەرەکە فیلتەرێکی حەقیقی واقعی بێ بتوانێت تا ڕادەی ئاوەکەی بۆ پاکشکاتەوە بۆی لەبەرەوە ئەمە شتێکی نەگونجاوەوە من خۆم لێرەوە لەگەڵ ئەوە نیم کە بەڕاستی حکوومەت ئاوا لە خەڵک پالم کاتی قەیران و گرانی ئابێ بە خەڵک بڵێ بێت تۆ فیلتەرێکی پێوەری ئاوداننی ئێمە غرامەتەکەین کە لە کاتێکا لە 10 ڕۆژە لە هاوینا لە 15 ڕۆژ جارێکا تۆ دوو کات ژمێر ئاوت بداتێ پێتان وانە باشتروا بۆ حکوومەت پێشەوی بیر لە دانانی پێرکاتەوە لەم سنوورە بیری لە بڕین ئەوە هەموو زیادە ڕۆی بکرداتەوە کە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو لەلایەن ئەو باخ و vێلا و کەسانی بەرپرس و دەست ڕۆیشتەوە بەڵێ ئێمە زۆر دەمێک لەسەر مۆزوعانە قسەمان کردووە لە ئەم هاوینەش هەموو ساڵان قسەمان لەسەرەوە کردووە ئەو ئاوەی ئەگاتە چەمچەماڵ لە 130 بۆ 35 ئەوەی کە ئەگاتە چەمچەماڵ زیادە ڕەوی لەسەر کراوەتە لە 130 ئاوی چەمچەماڵ بە هەدەرەڕوە لە ڕێی زیادە ڕەویەوە یعنی بەجددی بزەبوت ئێبێ حکوومەت بی لەو کاتۆ جاری ئەو زیادە ڕەویانە ببڕێەوە ئەو زیادە ڕەویانە نێڵێ لەسەر ئاوی چەمچەماڵ و بتوانێت ئاو بە ڕێکوپێشی بگەینە هەر کاتێ حکوومەت توانیتی ئاو بە شێوەیەکی دروست و ڕێکوپێشی بگەینێتە خەڵکی چەمچەماڵ باو کات بێ داوای ئەوە بکە کە ئێمە پێوەری ئاودابنی پێتان وانە کاکاسۆ لەم بەردەوامی قەیرانی دارە و بێموچە ئەمیش ئەمێ بە بارگرانەیەشی دیکە بۆ سەرشانی هاوڵاتی بەڵێ بەداخە حکوومەت لە باتوی بێت چاکسازی بکە لە باتوی بێت چاکسازی لە کەرتی نەوتا بکە چاکسازی لە خاڵە سنووریەکانە بکە حکوومەت دەستی داوە بە کۆمەڵ شت کە بەڕاستی بەشێکی وەکو مەهزەلە وایە یعنی تۆ دەی لە باز لەسەر سیاری هاوڵاتی زیادەکەیت و باز لەسەر ئاوی ماڵان زیادەکەی کە لە کاتێکا ناتوانانی موچەکەی پێ بدەیت تۆ لە کاتێکا بتوانە ئاوێکی خاوێنی پێ بگەێنە کارەبایەکی تەواوی پێ بگەێنە موچەی تەواوی بدەرێ خزمەتگوزاری کەرتی تەندروستی و پەروەردەڕێک و پێک بکە ئەو کات هەوڵ بدە باج و داوای سەرانە لە خەڵک بەڕاستی ئێستا بە هیچ ناچێت هیچ منطقێکەوە یعنی تۆ بێ داوای پارەی ئاو لە خەڵکەی داوای پارێ دانانی پێوەەر لە خەڵکی کە لە کاتێکا ناتوانانی ئاوی پێ بگەێنی و ناتوانانی تەجاوزاتی سەر ئاو لابەری و ئەم پێوەرانش مشکلەوە هێشتان ڕەنگە شێوەیەکی دروست نەبێت چکە بۆ لەو هەفتەیە 2 ساعت ئاو دیێ ڕەنگە لە 10 ڕۆژە 2 ساعت ئاو بەردرێتەوە بۆ خەڵکی چەمچەماڵ بۆ ماڵان ڕەنگە ینی هەڵێن وەک باسەکەن هەواش ئەخوێنێتەوە ئەم پێوەرانە زۆر جار هەڵە و کەم و کوڕیتیە بۆ لەبەرەوە میچینێکی نییە هیچ بە شێوەیەکی زانستیانە بەداخەوە لە هەرێمی کوردستان هەر بڕیارێک دەرەچێت ئەم بڕیارە پێشە دیراسە ناکرێت بۆیە دوای کەم و کوڕەکانی دەرەکە ئەجیان لە دنیاە کە بڕیارێک دەرەچێت لەلایەن خەڵکی خوبەرا و شارەزاوە لەلایەن خەڵکێک کە پسپۆڕن لەو بوارەیە پێشتر لایەنە ئیجابی و سلبیەکانی دیاری ئەکرێن پێشتر یعنی وردەکاری قسەی لەسەرەکرێت بەڵام من پێم وایە لە هەرێمی کوردستانە زۆر بە دەگمەن بڕیارێکی وا دەرچێت ئێمە لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستانە نەماندیوە بڕیارێک دەرچێت بەبێ بڕیارێک دەرچێت کە دیراسەیەکی ورد کرابێ و دواتر خەڵک بڵێ ئەم بڕیارە بەڕاستی لە بەرژەوەندی گشتیایە ئێمە بەباشی ناساین چونکە ئەو بە شێوەیەکی پێویست بۆ شاری چەمچەماڵ بۆ شێوەی نییە زیاتر بەگەڕەکانە 10 ڕۆژ جارێک دابەش ئەکرێت ئەو تێ زیاتر هەواشی خوێندۆتەوە پێوەری ئاو لە ئێستای وەسعی ژیانی گوزارانی خەڵک بۆ شێوەی نییە اینجا بارگرانی زۆریان بۆ دروست بووە و لە هەمان کاتە ئەمە بەباش ناسانین ئێمە بۆ شێوەی پێتوانە لەم بەردەوامی قەیرانی داراوی بێموچەی هاوڵاتیان ئەمیش ئەبێ بە ئەرچێکی تر بۆ سەرشانی هاوڵاتیان و ئەرکی سەرشانیان لەم بێموچە قورسەکە بێگومان ئێستا خۆی موچە بۆ بە وەرزی بۆ شێوەیە کە لە هەمان کاتە ئەمەشی هاتوتە سەر هیچ کەسی ئامادە نییە بۆ شێوەیە پابند بێ بەو پێوەری دانانی ئاوەوە چونکە لە ئەوەی هەیە لە ئێستاە وەکوتم خەڵک بە هیچ شێوەیەک ئەو بۆ شوێی کە هەیە دابش ناکرێت 10 ڕۆژ جارێک ینی لە ناحەی شۆڕش ئەوەی هەیە زیاتر جاوایە بە 20 ڕۆژ جارێک ئاویان بۆ دێت لە هاوینە لەم سنوورە چۆنە بەگشتی ڕەنگە لە ئێستا کەمێک لە چاو هاوی باشتر بێ بەڵام لە وەرزی هاوینە دۆخی ئاو لە قەزای چەمچەماڵ و ناحەی شۆڕش لە چ دۆخێکایە چۆنە وەڵایی دۆخی ئاو لە شاری چەمچەماڵە بە تایبەت شۆڕشیش زۆر لە هاوینە وەکو پێویست نییە زیاتر لە 20 ڕۆژ جارێک ئاوا بۆ شێوەیە ئاو دابەشەکرێت هیچ کەسێک لە دڵ دانانی پێوەری ئاوان نییە پێتانوانیە دانانی پێوەری ئاو بۆ ئەو شوێنانە باشە کە ڕۆژانە ئاو ئەدرێ پێیان یاخود لانی کەم ڕۆژ نەڕۆژێک ئاویان دێ بۆی ئەوە بە فیڕۆ نەچێ بەڵام لێرە ئەو دۆخی پێدانی ئاو لە دۆخێکی زۆر خراپدایە پێویست بە دانانی پێوەەر ناکات ئەمە وەکو ئەماشم پێکرد هیچ کەس ئامادە نییە پابند بێ بە دانانی پێوەری ئاو لە هەمان کاتا وەکو پێویست ناکاتە شوێنەکان بۆ شێوەیەکەوە پێویستە و زەرورە و خەڵکێک زۆریش بەدەست بێ ئاوێ و دەناڵێنن ئەوەی هەیە لە ئێستاە و لە هەمان کاتەواری گوزانەی خەڵکیش
زۆر خراپ وەسعەکە بۆ شێوەیە کەوا ئێستا موچە بۆ شێوەیە نییە لە هەمان کاتا زۆر شتی تریان لەسەر خەڵکی زیاد کردووە ئێستا ئەوەی باجە ئەوەی دانانی پێوەری ئاوها ئەوەی هەیە زیاتر خەڵکی زۆر لی ناڕازیە ئەم دانانی پێوەری ئاوەیە کە هیچ کەسێک ئامادە نییە پێوی پابند بێت لە هەمان کاتا کە گوزرانی وایە ژیانی بەو شێوەیە وەسعی ناخۆشە ئەوەی هەیە گشتی بۆتە بارگرانی بۆ سەر خەڵک بۆتە بارگرانی بۆ سەر شانی خەڵک ینی ئەوەی هەیە موچەکە نییە بۆ شێوەیە لە هەمان کات دانانی پێوەری ئاو هیچ کەس پێوی پابند ناوێت بۆ شێوەیە لە هەمان کاتە دابشکردنی ئەو بۆ شێوەی نییەکەوە خەڵک چاوەڕوانی لێ بکات بڵین ئامادەی پێوەریە بەستی و ئاگدار کراویتەوە لە نەبەستنی غەراماکری و ئامادەی پێوەرەکە بەستی ئەگەر ئاگدار بکریتەوە وڵی ئەوەیە خەڵکی زۆر لی ناڕازی و ئامادەش نییە بیبەستێت بەو شێوەیە چونکە ئەو بۆ شوێ ناگاتە لەگەڕەکان لە هەمان کاتە ئەوەی هەیە خەڵکی زۆر لی ناڕازیە لە دانانی پێوەری ئاو وەکو ئەوترێت کە هەوا ئەخوێنێتەوە خەڵکی زۆر لی ناڕازیە بە شێوەیە کە خەرامێکی زۆری بۆ دێتەوە خەڵکێکی زۆر لی ناڕازیە و ئامادەنین بۆی دابنێت پێوەری ئاو کاکاوان وەکو هاوڵاتیەک لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەی شۆڕش تا چەند لەگەڵ بەستنی پێوەری ئاوی و ئایا ئەگەر وەکۆی کە ئاگدار بکرێتەوە وەکو خۆت ئامادەی پێوەری ئاو بەستی لە ماڵی خۆتە دەستە خۆش بێت دانانی پێوەری ئاو خۆی لە خۆی شتێکی پێویست و ئەوەیە بەڵام بۆ شوێن و بۆ جێگەیەکی کە بڵین شوێنێک بۆ شوێنێکی تر گونجاوی و ئەوەی دەرەکەوێت ئێمە لە ناحەی شۆڕشا بۆ نمونە 15 ڕۆژ جارێک ئاو دێت ینی بەشی پێویستەکانی ڕۆژانە ئەبێ ئاو کۆ بکەیتەوە دانانی پێوەرە وەختە ئەبێتە بارگرانی بەسەر خەڵکەکەەوە بۆ نمونە ئێستا ماڵی وا هەیە لە بری تەنکیەک 6 تەنکی هەیە ماڵ هەیە لە بری وەکو سلێمانی نییە بۆ نمونەکو جێگەیەکی کە نییە کابراەک تەنکیەکی هەیە ڕۆژانە ئاوی بۆ دێت فیلتەری بۆ دابنرێت زۆر کێشەی بۆ دروست ناکە ئەو زۆر بە خەسار ناچێت بەڵام ئێمە ئەو ئاوی کە بۆمان دێت بۆ نمونە لە ماوەی یەک مانگەکە دووجار ئاو هەڵەکرێت ئەو ئاوە هەمووی کۆەکەینەوە ینی ئەوە نییە بە ئاو بەزا بچێت 2 ساعت هەڵەکرێت هەر 2 ساعتەکە ئێمە کرێتە تەنکیەوە کۆکرێتەوە ئەمە بۆ دانانی فیلتەر بۆ ئێمە ڕەنگە کاریگەری خراپی دروست کات لەسەر بۆ نمونە باری دارایی خەڵک ئەو وەختا بێ بە کێشە وەکو دانانەکەشی من ئەگەر بۆ نمونە کوردستان سەرانسەری بێت یان جێگەیەکی بزانی پارەی ئەو پارەی کە وەرەگیرێت ئەچێتە کوێوە ئاسایە دانانی بەڵام وەکو ئەوەی کە پارەکە تیاچیە و کەس نازانێت پارەی وڵاتە چێتە کوێ و دانانی فیلتەر و بارگرانی بەسەر خەڵکەوە منیش لەگەڵ ینیم ناشە دوقەت لەگەڵەوەی شانی لەو 15 ڕۆژی کاودێ ئەو بڕاوە بەشی هاوڵاتیانەکە یاخود ناچارن کە بە پارە لەو 15 ڕۆژەیە کە چەند جارێکتر ئاو بکڕن ئەو بڕاوی کە لە 15 ڕۆژات دێت ناوەڵا بەش ناکات تقریبان ینی ماڵێک ئەو پەڕی و پەڕی 6 تەنکیە بێت تۆ ڕۆژانە ئاو پێویستە بۆ هەموو کاروبارێکی ماڵ ئاو پێویستە هیچ کات بەشیەوە ناکات لە ماوەی 15 ڕۆژە تۆ بتوانیت ئەم بڕاوە چۆنەڵی خەزم بکەیت و بتوانانی ئەوە بە فیلتەرا بەکاری بێنی کە بەشت بکە حتمما بەش ناکە و خەڵکێکی زۆر ئاوە کڕێت جاری وایە لە ماوەیەک 2 هەفتە ئاو نایەت خەڵک قەیرانی تەنکەری ئاو دروستە بێت خەڵک بە دوای تەنکەری ئاوە ئەوداڵە بێ پێتان وانە لەم بەردەوامی قەیرانی دارایی و لەم بێموچەیە ئەمیش ئەبێ بە بارگرانیشتر بۆ سەرشانی هاوڵاتیان حتممە مار خۆی لە خۆی بارگرانیە تۆ دانانی فیلتەری ئاو بۆ ماڵێک و بۆ دوان و بۆ شارێک و بۆ ئەوە بکرێت ئەبێ بە بارگرانی ینی ئێستاگەر هەموو شارەکان بێت شتێکی ترە بەڵام تۆی دێنیتی لە سنوورێک لە بۆ نمونە لە پارێزگای کە تاقیەکەیتەوە لەسەر خەڵک ئەبێ بە بارگرانی حتمما ئەو پارەشی کە وەرەگیرێت ئەگەر وەزع باش بێ خەڵک پێوە دیار نییە بۆ نمونە ئێستا من ماگانە ئەو ماشەی کە هەتەوەری بگریت لە فیلتەری ئاوا لێ وەرگیرێ لە کارەبا لێ وەرگیرە ئاسایە بەلاتەوە بەڵام تۆ 2 مانگ 3 مانگ جارێ معاشێکە نێری بە نیوەی بە نیوە سڵی لەو لاشەوە بێت کۆمەڵێک باج و ئەو بخەیتە سەر خەڵک حتمما خەڵکم بارە هەڵ ناگرێت ئەم خەڵکم ئەمی پێ قوبوڵ ناکرێت ئەمە شتێکی ئاسایی نییە بەلای خەڵکەوە ئەبێ بە بارگیرانی بڵێ پێتان وانە باشتر بۆ حکوومەت پێشەوەی بیر لە دانانی پێوەکاتەوە بۆم سنوورە بیری لە بڕینی ئەو هەموو زیادە ڕۆی بکاتەوە کە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو لەلایەن بەشێک لە هاوڵاتیان و کەسانی دەستڕۆیشت و وە بەرپرسانەوە بەدڵنیایەوە ئەوەی کە ئێستا بۆ نمونە ئاوی دوکان بۆ نمونە دێتە چەمچەماڵ لەو ڕێگایانە ئەهینی تێکراوە سەد کونی تێکراوە سەد ئەوە کراوە سەد زیادە ڕۆی لەسەر کراوە
ئەمانە خاڵی ڕئیسین ئەمانە پێویستەکە بۆ نموناگە فیلتەری بۆ دانرێت فیلتەر لەسەر ئەمانە دابنرێت بۆ نمونە پێوەردانی لەسەر ئەمانە دابنرێت ئەمانە بوون بە بارگیرانی نەک ئەوەی کە خەڵک لە گەڕەکە 15 ڕۆژجارێ 2 ساعت ئاوی بۆ هەڵاکەیت 2 ساعت ئاوەکە بەشیوە ناکە تەنکیەکەی پێپڕکات و بیت پێوەری ئەو بەسەر ئەوە دابنیت ئەو تووشی ئیحراجی پارەدان و تووشی ئیحراجی کۆمەڵە شتی تر بکەیت لە بری ئەوانە پێویستەکە بچن بە بۆرەکانی ئاوا بچنەوە ئەو زیادڕوانی کە لەسەری دروست کراوە ئەو باخ و وێ لاوشتانی کە لەسەری دروست کراوە ڕۆشتایوەرە ئاوەکەی بە هادەرە ڕات بۆ کەسێکی ناماقوڵ ینی ناشایستە ئەمانە پێویستەکە بەسەریا بچنەوە کۆمەڵێک زیادە ڕۆی و کۆمەڵێک شتی کە هەیە کە ئەوانە حل بکرێت و چارەسەر بکرێت پێویستەکە باز لەسەر ئاو دابنیت پێویستەکە باز لەسەر ئەوە دابنیت ئەو هەموو باخ و باخچێ هەیە لەم دەورا گشتی لەسەر عەرزی حکومەت دروست کراوە بە زیادە ڕووی نە ئاوی نە کارەبایی نە هیچ شتێکی پارەی لێوە ناگیرێت ئێستا بۆ نمونە لە ماڵێکە 2 تەنکی ئاو سەر بکرێت لە باخچەیەکە ڕەنگە دەیان تەنکی ئاو سەرفەکرێت لە ماوەی 1 هەفتەیەەکە دەیان ئەم پێرکارەبا سەرفە بێت لە ماوەی 1 هەفتەیەەکە یعنی هەر زیادە ڕوویەکی لە حد بەدەر لە باخە هەیە لە گوڵۆب لە هەموو شتێکی فیلتەر لەسەر ئەوانە دابنی با فیلتەر لەسەر شتە گەورەکان دابنە شتی بچووک حەلەکرێت کە کاتێ شتی گەورە کۆنتترۆل کرا شتە بچووکەکان هەر بە ئاسانی کۆنتترۆلەکرێن بەڵام ئەوان جارێ لەسەرەوە گەورەکانی ئاواز لێ ناو ئاڵاون بە وردەکانە ئەنەوێت لە بنی هەرەمەکەەوە دەست پێەکەن خۆی گۆڕانکاری لەسەرەوە دەست پێکات لەسەرەوە دەستی پێکرد وردەوردەوانی خوارەوەش خۆیان چاکە بن من لەگەڵەوەیانی لەبەر کاتێ لەگەڵیم ئاوەکە با ڕۆژناڕۆژە بمداتێ با هەموو ڕۆژێ بمداتێ و بۆ ڕێ ئاوی تیاابێ بەڵام ئەو بە بۆشی دێ بۆ من جار وایە چارەکە سعادێ فشەفشەکە هەتا ئاوەکە ئاگاتە من ئێوەش حسابەکە لەسەر من بە مەعنا وایە ئەوە کاتی نییە تر ئەم چێ لەگەڵی بێ بۆچی لەگەڵی بم ناوەڵا لەگەڵیشی نیم و پێشم ناخۆش پێتان وانە لە پێموچەی و بەردەوامی قەیرانن دارایی ئەمە ئەبێ بە ئەرچێشی تر بۆ سەرشانی هاوڵاتی و باری سەرشانی هاوڵاتی قورسەکە تابعاان ئەرکەکە زۆر قورسرە بێ لەبەرەوەی ئەوان با مانگ و مانگ موچەکەمان بدەنێ ئەگەر ئەمانش لە سەرشانماندانن قەیچێکە با ئەوەش لە پاڵی بێ بەڵام تو مانگ و مانگ موچەکە نادادی موچەکە باەوەیە کە بیدیتە قەرزاریە ئەو ئاوەکە شاتەبانێ بڵا ئاوەکە بێ بە قەرزێ زیاتر لەسەرمان دۆخی پێدانی ئەو لەم سنوورە بەتایبەتی لە وەرزی هاوینە لە چ دۆخێکە وە لە چەند ڕۆژارێ ئەوی خراپ جاروایە لە ئاوینە هەفتەی جارێ ئەمە من ناو چەمسەماڵ ئاومان دێ ئەبێ شۆڕ بچێتە 12 ئاوی بێت ئەمە ئاودانە ئاودان نییە ئەو ڕەبەشی هاوڵاتیەکە یاخود ناچارە لەو ماوێ بە پارە ئەو کڕێت تاق و ئاوی تریێت وەڵا خەڵگەیە چەندها خەڵکم بینی و جوری بە پارە ئاوکڕین تەنکەر ئاوکردن ڕەنگە بڵێم لە کۆڵانەکەی خۆشمانەوە بوو بێ کە ماڵم لە چەمسەماڵە نەک لە شوێنی تر ئێوە شۆڕش دڵنیا بە زۆری بە تەنکەر ئاوکڕن پێتان وانە باشتر بوو بڵین ئەم حکومەتە وەلایانی پەیوەندیدار لە بریەوەی بیر لە دانانی پێوەری بکاتەوە بیری لە بڕینی ئەو هەموو زیادە ڕۆی کرداوە کە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو بۆڕی ئاوە کێشەی کەم ئاوی لەم سنوورە دروست کردووە بەڵێ ڕاستە خۆیسا ئێمە نقصانی ترمان زۆرە گەلەگەلە نقصانی ترمان زۆرە ئەگەر ئەو باوانە چاکە اینجا بێتە سەر ئاوەکە ئەو ئاوەکە کاکە گیان ئەو خەڵک دەیان نقصانی هەیە دەیان کەم و کوڕی هەیە لە ماڵەکەی خۆیان ئاوەکەش بێتەبانی بارگرانیەترە بۆ خەڵک داواکاری منەوەیە ئەمە ڕەفزەوە بکرێت دان نەندرێت لەبەرەوەی ئەگەر قانونی یاسا هەبێ ئەبێ ئەمە کابرا جارێ ئاوەکە بەردەوام بدا اینجا بۆ ئاو بۆ مندانە بە ئاوەکەی تیاابێ بە فسەفز نەیە بۆ من چارەگە سعاتی بە هەوا بڕاو لەسەر منیش حساب بێت پێوەری ئەو بۆ شوێنێکە بەسە 24 سعات ئاو هەبێ هیچ نەبێ ڕۆژناڕۆژێک ئاو هەبێ ئێمە لە چەمسەماڵە تا ئێستاکە لە چەمسەماڵە 10 ڕۆژدارێک ئاو هەبوو ناحی شۆڕشمان هەیە پاشماوەی ئەنفال و کەسوکاری ئەنفال و قوربانیەکی زۆریان داوە بۆم کوردستانە 15 ڕۆژداری ئاویان دێت بەچ حەقێک پێوەری ئاو ببەستن یعنی پێوەری ئاو بۆ شارێک بۆ وڵاتێکە بۆ دیلەیەک بۆ هەر شوێنێک بێ ئەبەستێک کەوە 24 ساعتی ئاوی هەبێ من ئێستا بە فیڕۆ نەچە یعنی بەڕاستی تا ئێستاکە ئەو کۆنتترۆل نەکراوە لە چەمچەماڵە تا ئێستاکە بیرمان هەیە لە دوکانیشەوە لە تۆڕی شتکەوە ئەومان بۆ دیە ئەو هەموو زیادە ڕۆیانە خراوەتە سەر ئەو بۆری ئاوە تا ئێستاکە کۆنتترۆل نەکراوە یعنی ئەو با بچن جارە کۆتایی بەو زیادە ڕۆیانە بێن لەلایەن ئەو کۆمپانیا و باخ و ڤێلایەنە کە لی دروست کراوە باخی پێ ئاوە دریا
حوزی ماسی لێ دروست کراوە یعنی بەڕاستی ئەمە کارەسادێکە اینجا لەگەڵ ئەو هەموو قەیرانەشتا بێ موچەیە تا ئێستاکە ئەم دوو مانگجارێ موچادرێ تۆ پێوەری ئاودە ئەیش بە لێ بڕینەوە باس کراوەتە سەر سەیارە کۆمەڵێ بڕیاری دراوە یعنی ئەم بڕیارانە بۆچی یعنی تۆ مانگی ئەگەر 1 ملیۆنێ دینار وەرگریە بە دوو مانگجارێک کاتە نزیکەی 450 هزار ناریش ناکە 350 تۆ بەم دەسام لێتی بە دەسەکەی کە لێ مەسەنیتەوە ئەی ماڵ مناڵ چی بخۆ یعنی چۆن ژیان ئەی نەخۆشخانە یعنی بەڕاستی ئەمە کارەساتێکە لە وڵاتی ئێمە مامۆستا یعنی بەڕاستی زۆر کارەساتێکی گەورەیە پێتانوانە وەک ئاماژشت پێکرد لەم بێ موچەی و قەیرانی دارە ئێمە بە بارگرانەیەشی دیکە بە سەرشانی هاوڵاتیان و موچە خۆرانەوە یاخود ئەمە ئەچێتە بواری ئەو چاکسازی کە حکومەت باسی لێواکە بەڕاستی ئەمە چاکسازنیە ئەمە خەڵک ڕوتانەوەیە یعنی بەڕاستی قەت ئەمە چاکسازی وان ناکرێ چاکسازی جارە با لە سەرۆ دەکرێت تۆ هەر کاتێک چاکسازیت کرد ئەگەر بتوێ بینایەک پاکەیتەوە بێ سەرەتا لە پلەکانی سەرۆ دەست پێ بکەی بۆ خوارەوە نەک لە خوارەوە هیچ کاتێک ناکرێت چاکسازی لە خوارەوە لە فەقیری بەژمەینەتی کە سوکاری و پاشماوەی ئەنفالە دەست پێ بکرێت لە چەمچەماڵ و پایتەختی شەیدانە تۆ بی پێوەری ئاوی بەستی بەڕاستی من شخصی خۆم نە ئەیبەستم و نە ئامادەشم تیاوی بەستم لا بەرپرسانی چەمچەماڵ ئاگاداری خەڵکی چەمچەماڵ بن ئەو بەرپرسانی کەوا لە شاری چەمچەماڵە گەورە بن و ئێستا پۆست و پلەیان پایان وەرگتۆ لە دەرەوەی چەمچەماڵدا ئەنیشن ئاگیان لە وەس و مەینەتی خەڵکی چەمچەماڵ نییە ئەبێ ئاگادارن بن کە سوکارەکەیان کەوا لە چ بارودۆخێکایە اینجا ئەوساکە بێن پێوەری ئاو ببەستن من وەکو هاوڵاتێکی قەزای چەمچەماڵ 100% پێوەری ئاو ڕەتەکەمە چکە حکومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە 30 ساڵ 29 ساڵ بۆ 30 ساڵەچێت ئەگەر ئیشێکی باشی کرد بێتە مای قازانج بە وڵاتیان سێ ئیشی خراپی کردو بۆتە بار بەسەر هاوڵاتیانەوە بە تایبەتی ئێمە ئەم سنووری چەمچەماڵ خاوەنی زۆرترین ژمارەی قوربانی شەهید و ئەنفالین هیچ شتێکی وەکو پێویست بۆ نەکراوە لە ڕێی خودمەتگوزاریەوە ئێمە کارەباکە لەناو جەرگەی شارەکەی خۆمانە زۆرترین سامانی ژێر زەیمانێ گەنجینەیەکە بۆ خۆی هیچ شتێکی بۆ نەکراوە وەکو قەزەی ئاویش لە کوردستان ئاو بە کەمیە درێ بە هاوڵاتیان بە تایبەتی لە شاری چەمچەماڵدا ئاو زۆر کەم هاوڵاتیان ئیسپادێکی وایە لێ نەکرێت تا پێوە بەستن و پارێ بە خۆڕایی بدە نەزەر حکومەت کەی کاراسانەیەکی بۆ هاوڵاتیان کرد با باجیش بکاتە سەر شتەکان ئاساییە بەس تۆ شایستە دارایەکانی پێ نادی بژێوی ژیانی بۆ دابین ناکەیت ئارامی بۆ دابین ناکەیت ژیانێکی زراحەتی نییە بژیت بە کولەمەرگی ئەژیت باجەکەیتە سەر تەنانەت هەناسەدانیش هەرەوەی لاتۆ باش کاتە سەر هەناسەدان ئێمە لە قەزای چەمچەماڵ یاخود لە ناحی شۆڕش بڕاکە لە ناحی شۆڕش ماڵ هەیە بە دە ڕۆژار اینجا ئاوی دێت ئاوەکەی چەمچەماڵی زیادە ڕووی کراوە دەسەر ئێستا لە دوکان و لە گۆفتەبە تا دێتە چەمچەماڵ بۆڕەکە کوون کراوە بەرپرسێ بۆ باخ و ڤێلاقی خۆی بردوێتی بە تایبەت لە هاوینانە حەوزی ماسی کردوێت و ئاویدەم ماڵی ناحی شۆڕش ئەبڕێت بە حەوزی ماسیە ئاوەکەت بە تەجاوز بردووە بۆ باخ و ڤێلاقی خۆت هاوڵاتیانش لێرە بێ ئاون لێرەش دەم درێژەکەیتەوە لە فەیسبوک و لە کەناڵەکان لێ با پێوەری ئاو بەستن و شتێکی چاکە و تۆ جارێ ئاوەکە ڕامەکێشە حکومەت پارە بدە هاوڵاتیان معاشیان بدەرێ شایستە دارایەکان ئەم دەرێ قەیچەکە با پارەی ئاو بدەن پارەی کارەبا بدەن هیچ شتێک وەکو خۆی نییە لە کوردستان ئێمە پارێکی بدەین پێتانوانە لە بری ئەوە باشتروا بۆ حکومەت بیر لە بڕینەوە و زیاد ڕێ بکاتەوە کە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو بۆڕەکانی ئاو بەڵێ 100% بەڵام حکومەت بۆیە لی بێدەنگە چکە و کەسانە بەڕاستی بە من ناکرێت بە کەسانی فەقیر ناکرێت ئەوانەی کە زیادە ڕێویەکەن حکومەت خۆی لە من و تۆ باشتر ئەزانێ هەمووی کادری باڵای سیاسی حزب باڵادەستەکانی هەرێمە کەسانی دەوڵەمەندە ئاخا و چۆخاکانن کە هەمان سەر بە دەسەڵاتن کلکی دەسەڵاتیش بۆی ڕێژژمایی دەنگدەرانی کەم نەکات زیادە ڕێەکەنە سەر مڵکی گشتی سەر عرز داگیرەکەن لەسەر و شاخە عرزیان داگیر کردو کارەبای تەجاوز ڕاکێشن ئاوی تەجاوز ڕاکێشن هاوڵاتی فەقیریشە بێ باجەکەی بدە پێتانوانە بەستنی پێوەری ئاو بۆ شوێنێکە کە ڕۆژانە ئاوی بێ یاخود لانی کەم ڕۆژ نەڕۆژێ نەکو وەکو ئەم سنوورە کە لە هاوی ناچێتە 8 ڕۆژ و 10 ڕۆژ و 15 ڕۆژیش خۆی لە ڕاستیە ئەگە پێوەری ئاو بەستێت ئەگەر ئاوەکە 100% هەموو ڕۆژێک ڕۆژێک ئاو بێت ئێمە بەلامان شتێکی ئاساییە بەڵام تۆ 10 ڕۆژارێک ئاوەدەی پارەی پێوەری ئاو بۆچی بدەین یعنی لە هاوینانە بەڕاستی خەڵک ماڵ هەیە لە هاوینە مانگی 6 جار بەس تانکەری ئاوەدا یعنی ئەو پارەی کێدا پێوەری ئاو دقاتی ئەو پارەیەدا بە تانکەری ئاو کە بە خودی خۆی بە جیفانی خۆی کڕێت ئەو پارەی کێدا بە حکومەت زیادەیە حکومەت و ئاوەکە گەرەک و پێویست دابین بکەی ئێمەش پارەی پێوەری ئاو دەین بەڵام ئاوەکو پێویست نییە پارەی پێوەری ئاویشتان هەر وەکو ئیهانەکردنەکە بە هاوڵاتیان و باشکردنە سەر و تاڵکردنی ژیانی هاوڵاتیانە کە ژیان ئەنگەلێ خۆش نییە بەستنی پێوەری ئاو لەم بێموچەی و بەردەوامی قەیرانی دارایی ئایا پێتانوانی ئەبێ بە بارگرانیەشی دیکە بۆ سەرشانی هاوڵات وڵی خۆی هاوڵاتی تاجی کۆمەلگای کوردی لەم زروفەیە هەناسەدانیشی بارگرانیە حکومەت یانی توانە هەناسەدانیشی نەمەوە لە ماڵ دەرەچێ بیرەکاتەوە پارەی پێ نیە مەعاشی نییە کرێخان و قەرزارە منداڵی بچووکیە شیر و حەفازی بۆ کڕێت ژیانی ئەو نێتر زەحمەت بووە لە ئێستاژە حکومەت لە باتی بیل لەوە بکاتەوە دەرەچێ بدۆزێتەوە بۆ ڕزگاربوون لەم قەیرانە ڕێگایەک بدۆزێتەوە ژیانی هاوڵاتیان خۆش بکات دۆخیان ئاسایی بکاتەوە ئەو ڕۆژ بە ڕۆژ زیاتر بی لە چەسانەی میلەتەکەیەکات دڵنیا بە میلەتیش لە تەقانەوەیە خەڵک تا ئەم ڕادەیە قبوڵێکات
وڵاتی نەم سنوورەوە تا چەند پێویستە حکومت لەم سنوورە دانانی و بەستنی پێوەری ئاو ڕابکرێ و دۆخی ئاو لە وەرزی هاوینە بەرەو باشتر بەرێت. وڵی ساڵهای ساڵە داواکاریەکەن داواکاریەکان تەنها جوێ لێ ئەگیرێت و دوای دوو لە ڕووجاناب دەکەن بە تەنەگەی خۆڵۆ. ئەی هەر لە بەرپرسێکی بچووکە تا گەورەترین بەرپرس شەریکە لەم دزی و لەم تاڵانی و لەم داگیرکاریەدا. لە هەمویان شەریکن تەنها جێ لە هاوڵاتیان نەگرن جێ لە داواکاریەکانیان نەگرن بەڵام جێبەجێ ناکەن. بەرپرس باخی ئاوی تەجاوزی ڕاکێشتەوە کارەبای تەجاوزی ڕاکێشتەوە ماڵ و ماڵی ژیانی دابینی هەیە چ جێ لە هاوڵاتیەکە با بخۆی گلەی بکات. وڵاتی لە داواکاری لە حکومەت و لایەنە پەیوەندیدار وڵی بێ ئەمەل وینێمە لەوەتی هەین لەوەتی خەڵک خۆیان ناسێت تەنها داواکاری پێشکەشەکە حکومەتیش تەناوەکو جۆگرنێکی بەستی جۆگرێ و داواکاریەکان نەکاتە تەنەگەی خۆڵۆ. خەڵک بڕای بەڕاستی بە حکومەت نەماوە بێت متمانەی دروست بوو لە نێوان هاوڵاتی و دەسەڵاتە. پێویستە دەسەڵاتیان بێتە بەرەی گەلەوە خزمەتی هاوڵاتیانی خۆی بکات بەڕاستی خەڵک چیتر توانای قبولکردنیە دۆخەی نەماوە. خەڵک بژێوی ژیانی زۆر زەحمەتانی سووریا لێمە باشترەژی کە ئێستا چەند ساڵە شەڕی دێ. معاشی هاوڵاتیانی خۆیدا ژیان بەردەوامە لەوێ زۆر ئاساییترە لێرە کە ئێرە خاوەنی زۆرترین سامانی سوورچین بە تایبەتی چەمچەماڵ کە گەنجینێ خاکەکەی هەمووی ئاڵتونە نەوتی ڕەشە ئەمە کارەبای هەموو کوردستان دابینەکەین ئاوێکی زۆرمانەیە چەندین کۆمپانیای گەوری لێزانی گەنج بێکارە لەم قەزای ئێمە کوردستان بەڕاستی شوێنی ژیانی لێ نەماوە بە هۆی دزی و تاوانکاری بەرپرسان و وڵی زۆر ناڕازین لەبەرەوەی لەم کاتەیە وەسعی هەمومان خۆتان نەزانن چۆنە نە معاش هەیە نە کار هەیە نە ئیش هەیە تر کە ئەم پێوەرەش هاتووە ئەوەنیکە بارگرانیە بۆ سەر هەمومان شتێکی زۆر خراپە بۆ ئێمە لەبەرەوەی هیچ ئیمکانێتێکمان نییە ئەم پێوەرش بێتە سەری ئەوەنیکە باری سەر شارمان قورس و گرانترە بێت. پێدانی ئاو بە تایبەتی لە وەرزی هاوینە لەم سنوورە چۆن زۆر خراپە بەڕاستی لە زستانە خراپترە لە هاوین خراپترە لە هاوینە هەفتەی جارێ جار وایە ئەچێتە دە ڕۆژ جار وایە ئەچێتە دوو هەفتەش ئاومان نایە هەمووی دەبێت ئاو بکڕێت بەڵێ ئەو ماوەی مەسەلەن ئەو دە ڕۆژە ئەو دوانزە ڕۆژەکە ئەو نایە ئەو بڕە ئاوی کە دێت بەشەکە یاخود هاوڵاتی ناچارە بە پاڕاو بکڕێت وڵا بەش ناکەی وایە ماتۆڕی لێدا جیرانەکەی کەمتری بۆ دێ نیو سعات ئاو دێ سعاتی ئاو دێ بەش ناکەی تر بەشی 4 ڕۆژ 5 ڕۆژ دەکات لەو دوو هەفتەیە ئاوەکە دێت لەم بێموچەی و بەردەوامی قەیرانی دارای ئەمیشە بێ بە بارگرانیی دیکە بۆ سەرشانی هاوڵاتی ئەم بەستنی پێوەری ئاوە بەرە وڵا بە دڵنیای ئەو بارگرانیە کە زۆر لەبەرەوەی تۆ ئەبێ ئاو بکڕی ئەم پێوەرەش بێتە سەری مانگانە زیوایە زۆری بۆ دێتەوە هیوا هەیە کەمی سەرفەکە دوو قات و سێ قات پارەکەی بۆ دێتەوە لە بری ئەوە یعنی هەم حکومات هەم لایەنە پەیوەندیدارەکان بیرەوە بکەن ئەو هەموو زیادە ڕۆی کراوەتە سەر ئەو بۆڕێکانی ئاوە تۆڕەکانی ئەو زیادە ڕۆیانە ببڕن دوای ئەوە بیر لە دانانی پێوە بکرێتەوە بۆ هاوڵاتی بەڵێ بە دڵنیایەوە دەبایە وەزعیان باشتر بکردایە هەموو شتەکانیان تەواو کۆتایی پێ بێنایە ئەنجام پێوەریان بێنە بەڵام ئێستا هیچ کارێک نییە هیچ ئیشێ نییە ئەمەش بێتە سەری ئەوەندی کە بارگرانی دێتە سەر شانمان بەڕاستی داواکاری ئەوەیە کە لەم کاتەیە کە بازار نییە و قەیرانە و هیچ ئیش و کار و معاش و ئیمکانێتی نییە ئەم پێوەرە دوا بخەن دوای بخەن بۆ کاتێتر کەی وەزع باش بووە و خەڵک توانای هەبوو ئەو کاتە پێوەری بۆ دانێت کەوا من وەک هاوڵاتیکی خەڵکی شاری چەمچەماڵ پێم باشە ئەم پێوەرە لەم کاتەیە بەڕاستی ینی ناکرێ دابنرێ وەزی خەڵک وەزی بارگوزەرانی زۆر زۆر خراپە کە ئەیانوێ پێوەرێکی وادانن ئەو نەیتر قورسای خەنە سەر ئەرکی سەرشانی خەڵک و من پێم باشە ئەم شتە نەکرێ بۆ چونکە لەبەر ئەوەی موچە لە کاتی خۆیان نادرێ ئەمەش ئەبێتە ئەو نەیتر ئەرکی سەرشانی خەڵک قورسترە بێ و من پێم باشە نەکرێ زۆر زۆر باشترە پێدانی ئاو لە قەزای چەمچەماڵ بە تایبەتی لە وەرزی هاوینە لە چ دۆخێکە و چەند ڕۆژارێ ئاو دێ بەڵێ بە تەکید لە وەرزی هاوینە قەزای چەمچەماڵ یعنی ئاو پێدانی ئاو وەکو پێویست نییە دوو هەفتە جارێکە دە ڕۆژ جارێکە بەڕاستی یعنی ئێسەوەکو خۆمان بڵێ ئەگە هەفتەی جارێکیش بدرێ بۆنە ئەین شۆڕشمانە ئایدی چەمچەماڵە دە ڕۆژ جارێ یعنی خراپتر ئاویان پێدرێ یعنی وەکو پێویست قەزای چەمچەماڵ تا ئێستا پێوەری ئاو و پێدانی ئاویانۆکو پێویست نییە هیوادارم یعنی کەوا حکومت بتوانێ هەرچەنێ هەوڵیشدا یعنی تا ئێستا نەگەیشتودا ئەو ئاسیکەوە چەمچەماڵ بەپی پێویست ئاوی پڕکاتەوە و پێداویستی دانیشتوان پڕکاتەوە بەڵام پێویستەکە هیوادارین کە حکومت ئاوڕێ لەم شارە بداتەوە و کەوا ئەم شارە بێناس خستەوە بەڕاستی بەداخەوە زۆر بەداخەوە لەم بەردەوامی قەیرانی دارایی و بەردەوامی دواکەوتنی موچە ئەمیش ئەبێ بە بارگرانیشی دیکە بۆ سەرشانی هاوڵاتی و موچە خۆر بەڵێ بە تەکید دەبێتە بارگرانی بۆ سەرشانی خەڵک ئەمەش خۆی لە خۆیدا کەوا ئەوەنەتر خەڵک بە ئاقارێکی ترا بەرە
بە ئاقارێکی ترا بیبات و بەرەو بێئیشیە بێکاریە کەوا ئێمە هیوادارین لەم کاتەیە ئەم پێوەر و ئەم بێئاوی ئەمانە نەکرێ باشترە کەوا بێتە خراپی بارگوزەرانی خەڵک. باشتر وانە بوو لە پێشەوەی حکومت بیر لە دانانی پێویستکاتەوە بیر لە بڕینی ئەو هەموو زیادە ڕێ بکاتەوە کە کراوەتە سەر بۆ ڕێکانی ئاو و تۆڕەکانی ئاو لەم سنوورە. بەڵێ بە تەئەکید ئێستش کە بتوانێت حکومت هەوڵ بدە کە چەنەها بۆنە گۆپتەپە هەیە کە بتوانێت ینی سوود لە ئاوەکان ببینی وەکو پێویست نییە دوکانێ ئایتا ئێستا سوودمان لێ نەبینیوە وەکو پێویست بدرێتە ئاوی چەند چەماڵ یعنی بەداخەوە زۆر بەداخەوە. داواکاریەوە چی وەکو هاوڵاتیەکی ئەم سنوورە؟ داواکاری ئێمە داواکاریمان ئەوەیە شەڵا بەهومێدین لە حکومت لەم ساڵی تازە 2023ەوە بتوانێت پلانەکان جێبەجێکات چەندها پلانی هەیە بتوانێتەوە جێبەجێ کات و ئەم قەزایانی هەموو داواکارەکانی پڕکاتەوە بەڕاستی عین تا ئێسش بێ نازێ عین تا ئێسش ناتوانێت ینی شوێنێکی وانە کەوا بتوانێت کە دڵی پێخۆش بێ گەنج بێ ینی بە کۆی هەموو تەوەرەکانە کەوا بتوانێت لەم قەزای هەموو پێداویستەکانی پڕکاتەوە خاصن کە ئەم ئاو کارەبات تا ئێسش ئەنگیر و گرفتمانەکە ئاو کارەبات تا ئێسش پڕۆ نەبوو بەداخەوە بەڕاستی بەداخەوە هیوادارین لە ساڵی تازای حکومەتکەوە بتوانێت ئەم پێداویستەکان ئەم قەزایە پڕکاتەوە. وەکو هاوڵاتیە کە دانیشتووی ناحی شۆڕشی تا چەند لەگەڵ بەستنی پێوەری ئاوی کە داوا کراوە لە هاوڵاتیان بەستنی پێوەری ئاو لە ماوەی مانگێکا جێبەجێ بکەن. والله یەک دەنگ لەگەڵ بەستنی پێوەری ئاوانین بە حکمیەوەی لە هاوینە ئێمە لە ئاوینە کە ئەو زەرورە یەک دەنگ ناماندنێ هەش ڕۆژارێ 9 ڕۆژاری ئاوەکەمانە دەنێ ئەو کاتێ ماوەمان بۆ جێزستانە هەموو ڕۆژە کابرا ئەوە دادە من بۆ چی لە ئەو بکەم زستانە پێوەری ئەوم بۆ دانە ڕاستەکە زۆرە خوێنێتەوە بۆ خوانی ئیسفادی باشتە بەس پارە خواردن یەک شتریانی بەس پارە خواردن لەگەڵ ئەوەی کە پێوەری ئاو دامرێ وەخۆت ئامادەی دایبنی ئەبەت لەگەڵەوەنیم داشینان ئەگەر سزشم کە داینان لەم بەردەوامی بێموچەی و بەردەوامی قەیرانی دارە ئەمیش ئەبێ بە بارگرانێکی دیکە بۆ سەرشانی هاوڵات بەس پارە خواردنە تەنها تیجارەتە یەک شترنی بەس تیجارەتە و تۆ ئەگەر ڕاستەکە ڕۆژناڕۆژی ئاوم بەرە پیاوەکەم بۆدان هەموو ڕۆژی ئاوم دەرێ و پیاوەکەم بۆدان هیچ کەسێک لە ئەو کاتە گلەی نابێ بەڵام ێستا لەم کاتێ بۆچیمانە یەک دەنگ نامانێت لە هاوینە لە چەند ڕۆژارێ ئاو دێ 8 ڕۆژ 9 ڕۆژە بەخوا چۆتە 15 ڕۆژجارێ بە کەڵک نارێ نایە یەک دەنگ ئەو 15 ڕۆژی کە ئاو دێ ئەو ئاوە بەشی هاوڵاتیەکە یاخود ناچارە لەو ماوەیە کە چەند جارێک ئاو بکڕێت بە پارە بەش ناکە کاکە بڕۆبان سەیبان خانۆکانی ئەگەڵی ڕەبایە ئەمەنی تەنکی بۆستاوە کابێ بەخۆ هێشتا بەشی ناک بە کەڵک چی دێ تۆ ئەم هەموو تەنکی ئاگری تۆ ڕۆژناڕۆژی ئەو بدە خەیناگە ئاو نییە خەیناک ئاوەکە هەیە تەنها شتەکە بە ئەنقەستە و ئەوێ ئەمیلەتە بچەوسێنێت یەک شتریتیان داواکاریمانەوەیە ڕۆژ کارەبامان بۆ چاو بکەن ڕۆژناڕۆژی ئاومان بنێ ئەم میلەتە چی بکە کاکە وەک مەعاشەکەی نادەبێ هەر شتەکان ڕۆژانی بەرێ پێداویستی ڕۆژانی خۆی بەرێ ئاو کارەبایەتر ئەوشمان لێ زەوتکەن و هەر ماکوژن و تۆ خۆی دریستن لەبری ئەوەی کە داوا لە هاوڵاتی بکرێت کە پێوەری ئاو دامرێ باشترە و بیر لێ بکرێتەوە موزیادە ڕۆی ببڕێ کە کراوەتە سەر بۆ ڕێکانی یاوە تۆڕەکانی ئاو لەلایەن بەرپرسانەوە نایبڕن کاکە نایبڕ هین خۆیان هەمووی خۆیانە نایبڕن و تۆ هەر ئەوەی ئەهین خۆیان نەبێ دەست خۆیان لە پشتەوە نەبێ بۆ گیان فەقیر ئاسان بۆ گیان فەقیر ئازان فەرمو و باهینەکان خۆشیان بڕە خەیچە خۆم میلەتەش چی بکە خڕۆبان سەر چی بکە کاکە خەڵک لە توانایە نەم یە دوو ڕۆژتر دەنگدانە بەخوا دەنگشیان پێ دەینەوە و هەرەوەی لەڵاو بڕێ وەڵی پێوەری ئاو بەس بۆ یعنی زەرری فەقیرە گینا بۆ پێوەری ئاو چی پێویستی بە پێوەرە تو ڕۆژانە 10 ڕۆژجارێ 15 ڕۆژجاری ئاوە دەن جا پێوەرشی لێ بەستن نەکەت چۆن نەبێت نابێت بۆمە لە قەرەنجیرەکان 15 ڕۆژجاری ئاودێ ئەم ماڵی وایە 30 بەرمیل ئاوی هەیە بەشی ناگە سا چەمسەماڵ باشترە ینی هەفتەی جارە ئاوی دێ بەس لە هاوینان ڕاچێتە 10 ڕۆژ و بەس زۆر خراپە ینی و پێوەری ئاوەر بۆ بەس فەقیر زەرەرە کاک تو 2 ساعت ئاوەدەی هەفتەی 2 ساعت ئاوەدەی ینی 2 ساعت ئاوەش نادرێ ئیتر وەڵی یاخود ئەو 10 ڕۆژاری کە ئاو دێ ئەو بڕ ئاو بەشی هاوڵاتیەکە یاخود ناچارە لەو ماوەیە بە پارە ئاو بکڕێت وڵی ناچارە بە پارا بگرێ این وایە سا بۆ نمونە لە قەرەنجیرەکان این وایە 15 ڕۆژجاری ئاوی دێ بەخوا فەقیرە تا 15 ڕۆژەکە دووجا ئاوەگرێ بەشی ناگە لە هاوینە کاگە پێویستیت بە ئاوە بێ من ناماشەمە خۆشۆرینە تر بۆ هەموو شتێ پێویستی ئاو پێویستە ئاوەک شتێکی تر نییە ینی پێویستە بێ بە دایمی بەس وەڵای ئەم پێوەری ئاوەش زۆر خراپە ینی زەرێک لە فەقیرێدن لەم
بەردەوامی قەیرانی داراوی بێم و چێمیش ئەبێ بە بارگرانیەکی دیکە بۆ سەرشانی هاوڵاتی بارەوەلا زۆر بارگرانیە بۆ خەڵکو بۆ تر بۆ کۆمەڵە کەسێک ئێستا ئەم بێموچەیە زەری زۆر داوە لە بازار و تر لە هەموو کەسێکش هی وایە کاکەوەتە بڕۆ کەسابەت بە مەعاشەوە بند ئێستا بڕۆ یەک کەسابەت نییە کاک زەلامە هەیە پارەی چاکی پێ نیە چایە خۆ ئیتر فەقی زۆرە بەس ئەم حکوومەتەش ئاوران لێ ناداوەتەوە تر هەر بۆ فەقیری داما ماوەتەوە و وەکو هاوڵاتی و تا چەند پێویستە لەسەر حکومت پێوەری ئاو بۆم سنوورە نەبەستێت و دۆخی ئاو لەم سنوورە باشترکە بە تایبەتی لە وەرزی هاوینە وڵای پێوەری ئاو شتێک نییە تابی بەسی کاگە تو ئاوەکەت نەدرێت و ئاوت بۆ نەدرێ و کاربات بۆ نەدرێ و مەعاش بۆ نەدرێت چی حکومەتێک ئەمە کەی حکومەتە هەر ئاوەکە بدە و کارباکە بدە تا وەک مەعاشەکە نادێ و دوانە بدە کاک ئێ وەڵای تر داواکاریمانەوێت چای کاوی تر ئەم ئاوەش تو 500 ڕۆژ جارێکە دێخە پێوەری بۆ چییە کارەبایە و هەر نییە و مەعاشەوە هەر نییە و ئەمە چی حکومەتێکە وەڵا هەر نەبێ باشترە بەڕێستان وەکو چالاکێکی مەدەنی لەم سنوورە تا چەند لەگەڵ بەستنی پێوەری ئاوان لەم سنوورە کە داوا لە هاوڵاتیان کراوە لە ڕۆژانی ڕابردووە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە کە ئاگادار کرانەوە بەستنی پێوەری ئاو وە لە ئەگەری نەبەستنی بە بڕێک پارە مادیەن غەراماک وڵی من نانی وا بیر مەکردەوە کە حکوومەت بەڕاستی شەرم کە لە شارێکی وەکو چەمچەماڵە باز لە دانانی پێوەری ئاو بکە لە جاتی پێوەری ئاوە وایە حکوومەت داوای لێبوردنی لە خەڵکی ئەم شارە بکردایە بە درێژایی مێژووی ئەم شارە لە سەردەمی بەعس و لە 30 ساڵی ڕابردووی حکومڕانی حکوومەتی هەرێمیشە ئەم شارە بەردەوام بەدەست بێ ئایۆ ناڵاندوێتی لە هاوینە لە ناحی شۆڕش جاروەها بووە یەک کاتژمێر بەردانەوەی ئەو بۆتە 20 ڕۆژ جارێک لە ناو سنتەری قەزای چەمچەماڵ بووە بە 10 ڕۆژ جارێک و خەڵکی هەر لە مانگێکە ماڵی وهەیە ڕەنگە بای 50,000 دینار لە چەمچەماڵە ئاو بکڕێ چکە ئەو ئاوەی کە حکومەت پێدا بەشی ناکەوە و دوایەوە ئاوەی کە حکومەت ئەیداتە خەڵکاری لە کوردەوارە پێوترێ ئاوی ڕەبەلعالەمین ینی هیچی نەکار ئاوێکە لە ڕووباری لە زەی دوکانەوە کە بەرە بێتەوە کە پێوترێ لێرە زەی گۆبتەپە ئەگاتە چەمچەماڵەوەم ئاوە کەمتر لە سەتا یەکێگاتە خەڵکی ئێرە کەچی حکومەت داوای پاراکە لە کاتێکا لە 99 بەبێ بەرامبەر بۆ ناوچەکەی ناوڕاست و خواری و عێراق چێتە خوارەوە حکومەتی هەرێمەر پێی شەرمە باسی پارە لەگەڵ ئەوانە بکەیان وەکو کارتێکی سیاسی بەرامبەریان بەکاری بێنێ کەچی بۆ خەڵکی خۆمان داوای پاراکە و ئەبوو حکومەتی هەرێم بە بڕای من شەرمی بکردەوە ئەو بڕاوی کە ئەگاتە چەمچەماڵ هەر ینی بە بەراورد بە شارەکانی دیکار پێی ناوتری ئاوێ حکومەتی هەرێمە بوا حسابکە ئاو نادەدا خەڵ لێرە لەسەر حسابی خۆی ئاوەکڕ ئیتر پێوەری چی و حاڵی چی نبوو بەداخەوە نبوو دوای ئەم پرۆژەیە ئەمە پرۆژەیەکی نە خزمەت گوزاریە ئەمە نە پرۆژەیەکی نیشتیمانی ئەمە تەنیا پرۆژەیەکی خۆدەوڵەمەندکردنە بیرۆکەیەکی چاوچنۆکیە کە ژمارەیەک بەرپرس لە ناو حکومەتی هەرێم وەروە لە ناو حیزبەکانە بەنایاسایی و لە دەرەوەی ڕێنمایەکان وەگە ڕێنماییشە بێ هەر لە ژێر تاسیری ئەو بەرپرسانە خۆیان دەرچووە بۆ بازرگانیکردن بەم ئامێرە سەقەتی کە ئێهێنن کە ئەڵێن هەوا خوێنێتەوە هەر ینی باوەڕاکەم لێ شوێنێکی دنیا کار بۆم ئامێرە بکرێ تەنیا پرۆژێکی خۆدەوڵەمەندکردنی چاوچنۆکیە ئەیانەوێ لە ڕێگەی ینی بە سودبینین لە پێگەی خۆیان لە ناو حکوومەت و لە ناو حیزبە پارە لە خەڵکی کەم درامەت بچنەوە و خوانی پێداڵەمەند کرد پێتانوانیە لە بری ئەوە حکومت باشتر بوو بیر لە بڕینی ئەو هەموو زیادە ڕێ بکردایەتەوە کە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو لەلایەن بەرپرسان و کەسانی دەسڕۆشتەوە کە بەوتەی خۆیان ئاوی ئەم سنوورە نزیکەی لە 125 بۆ 30 ئەم سنوورە بە زیادە ڕووی بەفیڕۆچێت ئێمە گەر سەری دوو خزمە گوزاری بکەین کە بێ حکومت بۆ خەڵدابینی بکە ئاو کارەبە لە هەموو ناوچەکانی کوردستانە ئەتوانین بڵێن زیاتر لە 150 ئەو ئاوەی کە حکومت ئەیدا بە خەڵک بۆ بە شێوەی نایاسایی بۆ باخ و vێلا و شوێنە پرۆژە جیاوازەکانی بەرپرسانە چێ ئەوانی کە دەزڕۆشن تەبەن خەڵکی ئاسایی پرۆژی لە جۆرەی نیە خەڵکی ئاسایی باخی نیە خەڵکی ئاسایی vێلا و شتی گەورەی نییە لە دەرەوەی شار تەنیا خەڵکە دەزڕۆشتەکان هەیەە لە 150 بە زیادەوە ئاوی دابینکراو لەلایەن حکوومەتەوە بۆ شارەکان بە نایاسایی بەبێ پێوەەر بە شێوەی زیادە ڕوو تەجاوز بۆ ئەو پرۆژاناچە و لە سەڵات بە هیچ جۆرێک جورئەتی ئەوەی نییە بیر لە بڕینی ئەمانە بکاتەوە و شاری چەمچەماڵەوە خۆی هەر قایمقام بە ئاشکرا دانی پیاناوە کە بەشی هەرە زۆری ئەو ئاوەی کە دابی نەکرێت بۆ ئەو جۆرەشتاچێت تەنانەت قایمقامەتی چەمچەماڵی سەبیری لەوە کردێتەوە ئەو ئاوەی کە لە سلێمانیەوە دێ بە نێوان هەردوو جادەکەی بهێنێ بە نێوان هەردوو ڕێگاکەی ئەگەرچی هەزاران دار و نەمام لەوێ لێ درا و
تووشی کارەساتە بێ بەڵام ینی بیران لەوە کرد لێ بێن بۆی تەجاوزات نەخرێتە سەری لە کاتێک ئەوەی کە ئەو بۆڕی کە لە ساڵی هەشتا لە سەردەمی ڕژەمی بەعسا هێنرا بۆ ئەم ناوچەیەکە ئێستا ئاوی پیادەیە هەزاران لە قوپۆپی دێ بۆتەوە تاکو وەگاتە سنووری چەمچەماڵ نیوەی زیاتری بە شێوەی زیادە ڕۆڕە حکومەت خۆی دانی بە 135 ناوە بەڵام بڕۆ بکە ینی لە سەروی لە 150 کارە باش بە هەمان شێوە ینی تۆ ئەوان بیر لە ئێستا پێوەری زیرەک بۆ کارەبات دائنێن ئەمە بۆ شوێنێک ئەگەر تەجاوزات نەبێت لەسەر کارەبا ڕەنگە بیرۆکەیەکی باشێ بەڵام ئەگەر ئەوان ڕاست دەکەن لە سلێمانیە با بڕۆن لە سیتەکەەوە دەست پێ بکەن با بڕۆن لە دەوروبەری شارە دەست پێ بکەن لە چەمچەماڵە با بڕۆن لە بانی مەقانەوە دەست پێ بکەن کە خانووی وایە سی سبلیتی تایە بەبێ پێوەری کارەبا شەو ڕۆژ کارەکان نەک بێن لە خەڵکێک کە ماڵەکە سبلیتێکی هەبێ یان بۆیلەرێکی هەبێ بێن پیاوەرێکی بۆ دابنن شەو ڕۆژ کارەباکە لەسەر هەڵێدەتەوە ئاوەکەش بە هەمان جۆرە ئەمە ینی بەڕاستی بیرۆکەیەکی بێنرخە بەڕاستی ئەبوو حکومەت لەجاتی ئەم بیرۆکەیە شەرم بکات و داوای لێبوردن لە خەڵکی شارێکی وەکو چەمچەماڵ شارەکانی تریش دیارە شارەکانی یەک تۆزێ وەزیان لێرە باشترە ئەگەر نامانش باشترین بەڵام چەمچەماڵ بارودۆخی هەر یەکجار خراپە خەڵکی چەمچەماڵ چاوەڕێ ئەویانە کرد کە حکومەت پرۆژەکان بۆ چارەسەرکە پرۆژه ئاوی گۆبتەبەیان بۆ ئەنجام داوە لەگەڵەوەشە داوای لێبوردنیان لێ بکە نەک بڵێ من ئەم کاتژمێرە ئاوە لە 10 ڕۆژارە ئەت دەبێ بە پێوەرت دەبێ دانانی پێوەری ئاو بڕیارەکەی بڵێن بڕیارێکی سەرتاسەری هەرێمی کوردستانە جاکاریتیان نەکراوە بۆ ئەو شوێنانی کە کێشەی ئاویان هەیە یا ئەو شوێنانش کە زیاد بە فیرۆدانی ئاویان هەیە ئێمە معارز بووین لە دانانی پێوەری ئاو لەبەرەوەی ئێمە لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحی شۆڕش و تەچێ ئێمە لانی کەم بەشی نیوەی پێداویستی هاوڵاتیانمان لە ئاو دابین نەکردووە تا پیان بڵێن پێوەردابێن بۆی بە فیرۆدانی ئاو کەم بکەنەوە یان خەڵک پارەی ئاوی نەدابێن بە خەڵک ئیلتیزامی کردەوە بە پێدانی پارەی ئاو بەڵام بە فیرۆدان لێرە نییە تا خەڵک پێوەری بۆ دابنێ بڵێ کاکە ئاو بە فیرۆمەدە لەبەرەوەی خەڵک ئیلتیزام ناکە بەدانانێ هەرچەند ئەم بڕیارێکی هەموو سەرتاسەری هەموو هەرێمی کردوێتەوە و کۆمپانیەکان کە ئێستا ئەگەڕێن لای خوانە ئەو ماڵانەی کە پێوەەر نەبێ لای خوانەوە غەرامیان داخل کردووە هەرچەند نازانم ئەمە تا چەند ئەچێتە سەر یان ناچێتە سەر ئێمە پێشتر لەگەڵ ئەنجومەنی پارێزگاوە لەگە بەڕێز قایمەتی قەزای چەمچەماڵ و لەگەڵ بەڕێز بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەری سلێمانی چەند جار کۆبنەوەمان کردووە و داوامان لێ کردوون و نووسراوی پێشترمان هەبووە لە بەرەوەی لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحی شۆڕش و تەچێ پێشتر نووسراوێک هەبووە کە پارەی ئاو لەو شوێنانەی وەرنەگیرێت کە سرێ ئاویان لە 4 ڕۆژ و 5 ڕۆژ زیاتر تاخیرە بێ ئێمە ئەو نووسرا ئەوانەمان هەموو کردوتە نووسرا و نردومانە بۆ سەری خۆمان چاوەڕێی وەڵامین و هیواداری ئەم سنوورە تا چارەسەری کێشەی ئاوەکەیان لە دانانی پێوەر و لە پارەی ئاژ ببەخشرێن لە هەوڵەکانمان بەردەوامین و ئێمە نووسراومان کردو چاوەڕێی وەڵامدانەوەی سەری خۆمانین دۆخی ئاو لە بەرەوەی لە خەڵک لە زستانە ئاوی پێویست نییە لە بەرەو دۆخی ئاو باشە ئەجینا ئەو کەمێتە ئاوەی کە ئێستا بۆمان دێەوە لەگەڵ ئەو کەمێتەهی کە لە هاوین دێ هەر هەمان کەمێتە نزیکەی بە هەموو ئەو مەزدەرانی کە هەمانە 20,000 مەتر سێجا ئاو دێ بۆ سنووری ئێمە پێویستمە بە 6,000 مەتر سێجا ئاو هەیە لە هاوینە بەتایبەت لە زستانە ئێستا تا ڕادەیە کێشی ئاو کەم بۆتەوە لە بەرەوەی وەکو وتم خەڵک پێویستی نییە پێویستی باخچە ئاودانە پێویستی خۆشوەرینی پێویستی ئەوانە کەمە بێتەوە و هەتا خواردنەوەی ئاویش کەمە بێتەوە بەڵام لە وەرزی هاوینە پێداویستەکانمان سێ ئەوەندەی ئەو کەمێتێکە ئێمە تاجێکی لە شەو ڕۆژە لە شەو ڕۆژێکا ئێمە پێویستمان بە 6,000 مەتر سێجا ئاو هەیە ئەمە 20,000 مەتر سێجا ئینتیاجەکەین لە هاوینانە